ڕەوشی نوێی ڕۆژهەڵاتی کوردستان دیسان پرسی دامەزراندنی بەرێکی کوردستانی لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وروژاندۆتەوە. هەموانیش لەسەر پێکێنانی بەرەیەک یەکدەنگن، بەڵام دوای زیاتر لە سێدەیە هێشتا ناکۆکی گەورەیان هەیە. کۆمەڵێک مشکلاتمان هەیە، ئەوش ئەگە ئەترا بکەین بەواقعەکە بەداخەوە ئەو لەتبوون و لێکترازانی هێزەکانی ڕۆژهەڵات کوردی ڕۆژهەڵات ئەوە وای کردووە کە برێک لە پێکێنانی بەرە دوور بکەوینەوە. تاوەکو پێش ساڵی 2000 تەنیا 4 حیزبی سەرەکی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەبوو، ئەو کاتیش هەوڵ بۆ دامەزراندنی بەرێک دەدرا، بەڵام ڕێک نەکەوتن. ئێستا هەمووان بۆ 2 لایەن و 3 لایەن دابەش بوون. ئەم جیابوونەوانەش دیواری پێکەوە سازان و پێکێنانی بەرەی زۆر بەرزتر کردوتەوە. چەند ساڵ پێش حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران پێکەوە هاوبەندیەکان پێکێنا، بەڵام نەک نەیتوانی لایەنەکانی دیکەش بێنێتە نێو هاوپەیمانیەتەکان، بەڵکو ڕخنەی زۆریشی لێگیرە. کۆبووینەوە لە دەوری یەک بە جۆرێک کە هەماهەنگی بکەین لە نێوان یەکتر لەگەڵ یەکتر بۆ ئەوەی کە چۆن بەرپرچی هێرشەکانی ڕژیم بدەینەوە و چۆن پەیوەندی خۆمان، مناسباتی خۆمان، مانەوەی خۆمان لە هەرێمی کوردستان لەگەڵ کاربەدەستانی هەرێمی کوردستان تەنجیم و هەماهەنگ بکەین. بۆیە من وازانم لە ڕۆژەکانی داهاتووە حیزبەکان، کۆمەڵەکان و دموکراتەکان و حیزبەکانێتیش لە دەوری یەک کۆبن و لەم بارۆ قسە و باسی زۆرترەکەن. دابەشبوونی حیزبەکان هێز و وزەی ئەوانی لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێراندا لاوەستر کرد، بەڵام ئەمساڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران قۆناغێکی نوێی لە خەباتی خۆیدا دەست پێ کردووە. ئەمە هەڕەشەی سوپای پاسدارانی لێکەوتەوە. ئەم دۆخە نوێیە حیزب و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی هێنایە سەر ئەو باوەڕەی خەمێک لە خۆیان بخۆن، بەڵکو بڕێک پەرش و بڵاویەکانیان کۆبکەنەوە.